دکن جواکی خو گله کشیار بن ام داخوازی دای بابات کن کو هشیاری عیال خوبن کرد خوبن هشیاری گنجان بن چونکی اف نرگیلا انی دیزاره که اوان گنجانه دتن بینن او هند اویت انی مادیان خسارتیت بینن و معنویان وقت خویت کشن داخوازی جوان کسات کن او نرگیلیت کشین بمن از بیجم کارکی باش نیه و خوش وان کاراب دنه پاش چونکی نرگیله زیان گلکن مازن پش خود هیلم هر قرطه که نرگیله زیان گلکن مازن بید کبن چونکی نرگیله گلک ایشا بلاف دکت بەڕاستی لە کوردستان ئەوڕۆکە گەنجان هەمویان پەنایان بردوتە بەر نێرگەلە کێشان بەڕاستی نێرگەلە کێشان لە خۆیدا یعنی زۆر خراپە بۆ جەستەی مرۆڤ و ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا لە کوردستان گەنجان شوێنێک نییە بۆی بڕۆن سنتەرێکی ڕۆشنبیریمان نییە بۆی بڕۆن و کاتی لێ بەسەر بەرێن پەنا بەن ئەم شوێنانەی کەوا نێرگەلە و شتی لێ ئەفرۆشن و هەتاکو درەنگانێکی شەو ئەوەش وەکاریەوەیە تەعینات نییە لە کوردستان و کارێک نییە بۆ گەنجان بڕەخسێت و هەلێکیان بۆ ڕەخسێت و خۆیان دوورکەونەوە لەم نێرگەلە کێشان و ئەم شتانە نەرگیلە زۆر خراپە چی جێلێکی نەرگیلە بکەشتن و ئەوە کەسی تێدا نیە دێشۆ لە نەرگیلێدا ئەو شەبابن گەهنە شەباب ینی یەک چاولێکی دکەتن و ومەدوێت یعنی عایلەژی دەیک و باب ژیوان نەبەکەم بۆی نەرگیلە زۆر خراپە نەباشە بۆ چی جێلێکی هەبتن تەسیرە زۆر لێت کەتن ینی حسابی نەرگیلەکی دوسێ پاکێت ڕۆژ دەکەشتن بترژی